رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی ئامۆژگاری، خۆشحاڵین لە سەرەتای مانگی ڕەمەزان و لە بەرنامەیەکی تایبەت بە مانگی ڕەمەزان بە ناوی بەرنامەی لالەی ئامۆژگاری بە ئێوە بەڕێز دەگەینەوە بۆی بتوانین خزمەتێک بە ئێوەی ئازیز و بەڕێز بکەین و توێشویەک بێت بۆ قیامەتمان خۆی پەروەردگار لە هەموو لایەکمانی قبوڵ کات و عیبادەت و ڕۆژووی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ کات. بەڕێزەکانم، ڕۆژوو فەزڵ و گەورەی زۆرە. ئەگەر ئێمە بین سەیری ڕۆژووکەین لە ژێر ڕۆشنایی ئاياتی خۆی پەروەردگار و فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم، بۆمان دەردەکەوێت کە ڕۆژوو پڕیەتی لە فەزیلەت و گەورەی. سەرەتا پێش هەموو شتێک پێویستە بزانین کەوە ڕۆژوو و مانگی ڕەمەزان نیعمەتێکی گەورەی خۆی پەروەردگارە بە ئێمەی بەخشیوە. لەناو هەموو نیعمەتەکاندا کە خۆی گەورە دەفەرمێت وإن تعدوا نعمة الله لا تحصوها، ئەگەر بتانەوێت نیعمەتەکانی خۆی پەروەردگار بژمێرن ئەوە پێتان ئەژمار ناکرێ و لە ژمارە نایەن. یەکێ لەناو هەموو ئەم نیعمەتانە بریتیە لە نیعمەتی ڕۆژوو، بریتیە لە نیعمەتی گەیشتن بە مانگی ڕەمەزان. بۆیە پێشینە چاکەکانی ئێمە ڕزا و ڕەحمەتی خوایان لێبێت 6 مانگ پێشەوەی بگەن بە مانگی ڕەمەزان دەیان فەرموو اللهم بلغنا ڕەمەضان، ئەی خوای پەروەردگار بمانگێنە بە مانگی ڕەمەزان، چونکە مانگی ڕەمەزان پڕیەتی لە خێر و بەرەکەت. مانگی ڕەمەزان مانگی لێخۆشبوونی خوای پەروەردگارە، مانگی کرانەوەی دەرگاکانی بەهەشتە، مانگی داخستنی دەرگاکانی دۆزەخە، مانگی لێخۆشبوونی خوای پەروەردگارە لە بەندە و عەبدەکانی خۆی. بۆیە ئەم مانگە پیرۆزە پێویستە هەر یەکێکمان بە فرسەتی بزانین و تەرفەتێکی ئاڵتونی و زێڕینە و پێویستە سوپاسی خوای پەروەردگار بکەین لەسەر ئەوەی کەوا ئێمەی گەیاندەوە بە مانگی ڕەمەزان خوای پەروەردگار لێمان قبوڵ کات. بەڕێزەکانم، لە فەزڵەکانی ڕۆژوو، ئەو ڕۆژووی کەوا ئێمە لە ڕەمەزاندا دەیگرین و هەموو ئەو کەسە بەڕێزانەش کەوا پابەندن بە گرتنی ڕۆژوە سونەتەکانەوە، چ لە دووشەم و پێنجشەممان بێت، چ لە 13 و 14 و 15 ناوەڕاستی مانگ بێت، و چ لە ڕۆژە سونەتەکانی تر بێت کە لەناو هەندێک لە مانگەکاندا هەن، ڕۆژوو خۆی فەزڵ و گەورەی زۆری هەیە. یەکێک لەو فەزڵانەی کە ڕۆژوو هەیەتی، یەکێک لەو بەرهەمە گەورانەی کەوا ڕۆژوو هەیەتی، ڕۆژوو سەبەبی دەستخستنی تەقوا و لە خواترسانە. ئینسان بەهۆی ڕۆژووەوە لە خواترسانی زیاد دەکات. ئینسان بەهۆی ڕۆژووەوە تەقوای زیاد دەبێت، کە تەقواش زیاد بوو ئینسان زیاتر لە خوا نزیک دەبێتەوە. بەچی؟ بە فعل المەئمورات، بە جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی خوای پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە هەمان کاتدا بە خۆپاراستن و خۆپارێزیش لە حرام کراوەکان. خوای گەورە دەفەرمێت يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أي أواني كوا إيمان تنهناوا، أي إيمان داران، أي بروا داران، كتب عليكم الصيام، روجوتان لسر واجب كراوا، روجي مانگی رمضان كركنك لركنكاني إسلام. هر وەکو چۆن لەسەر ئومەتانی پێشوش ڕۆژوو واجب بووە، بەڵام لەوانەیە سیفەت و کەیفیەتەکەی جیاواز بێت لەوەی ئێمە، عادەدی ڕۆژەکانی جیاواز بێت لەوەی ئێمە. بەڵام ئەوەی بیزانین هەدەف لەم ڕۆژە چییە؟ هەدەف لە بەڕۆژووبوون چییە؟ لەعەلەکم تەتەقون. خوای گەورە فەرمووی بەشک و تەقواتان هەبێت، بەشک و تەقوای خوا بکەن و تەقواتان زیاد بکات. کەواتە ئەگەر ڕۆژوویەک خاوەنەکەی لە گوناه و تاوان نەجێڕایەوە، خاوەنەکەی وا لێ نەکرد تەقوای خوای پەروەردگار زیاتر بکات، ئەو با بزانێ خەلەل لە عیبادەتەکەیدا هەیە کە ڕۆژووگرتنەکەیەتی. پێویستە ئەم خەلەلانە لابات بۆی کەوا تەقوا و لە خواترسانی زیاتر بێت. و هەروەها خاڵێکی تر لە فەزڵ و گەورەیەکانی ڕۆژوو بریتیە لە ئەوەی کەوا ڕۆژوو قەڵایە، قەڵغانە، خاوەنەکەی دەپارێزێت لە ئاگری دۆزەخ. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم والصوم جنة، ڕۆژوو قەڵایە، قەڵغانە. چۆن ئەگەر کەسێک لەناو قەڵایەکدا بێت، لەناو شورایەکی پۆڵاین و بەهێزدا بێت، کەس ناتوانێت زاڵ بێ بەسەریدا.
ئەم ڕۆژوە خاوەنەکەی وا لێ دەکات ئەبێت بە پارێزەر بووی، ئەبێ بە قەڵغانێک بۆ ئەوەی خاوەنەکەی لە ئاگری دۆزەخ پارێزێت، واتە وقایەة من النار، خاوەنەکەی لە ئاگری دۆزەخ دەپارێزێت. وەروەها فەزڵێکی تر لە فەزڵەکانی ڕۆژوو بریتیە لەوەی کە ڕۆژوو خوای پەروەردگار دەیکاتە مای ئەوەی کەوە ڕوخساری ئەو کەسە، لاشەی ئەو کەسە لە ئاگری دۆزەخ دوور کاتەوە، لاشەی ئەو کەسە و ڕوخساری ئەو کەسە لە ئاگری دۆزەخ دوور خاتەوە. بۆیە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم من صام يوما في سبيل الله، هەر کەسێک یەک ڕۆژ لە پێناوی خوادا بە ڕۆژوو بێت، کەسێک لە پێناو خوای پەروەردگار یەک ڕۆژ بە ڕۆژوو بێت، باعد الله وجهه عن النار 70 خريفا، خوای پەروەردگار ڕووی ئەو کەسە لاشەی ئەو کەسە 70 پاییز لە ئاگری دۆزەخ دوور دەخاتەوە، واتە 70 ساڵ 70 ساڵ ئینسان لە ئاگری دۆزەخ دوور دەکەوێتەوە بە ڕۆژووبوونی یەک ڕۆژ لە پێناوی خوای پەروەردگار. کەسێک ڕۆژوویەکی سنت بگرێت لە پێناوی خوای پەروەردگار 70 ساڵ ڕووی ئەو کەسە لە ئاگری دۆزەخ دوور دەخاتەوە. ئەگەر کەسێک بە ئیمانێکی تۆکمە و دامەزراوە بە باوەڕێکی پتەوەوە 30 ڕۆژی مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێت لە پێناوی خوای پەروەردگار، بیەنە پێشچای خۆتان بەڕێزەکانم کەمە بەڕاستی فەزڵ و گەورەی زۆرە بۆ ڕۆژوو کە ئینسان بەهۆیەوە ڕوخساری لە ئاگری دۆزەخ دەپارێزرێ و دوور دەکەوێتەوە. وەروەها خاڵێکی تر لە گرنگی و فەزڵەکانی ڕۆژوو بریتیە لەوەی کەوا ڕۆژوو پارێزەرە بۆ شەهوەت و ئارەزوەکان. ڕۆژووە لە خاوەنەکەی دەکات کەوا ئەو کەسە خۆی لە شەهوەت و ئارەزوەکان پارێزە لەو شتانی کەوا بەرەو تاوان و خراپەی دەبن. بە بەڵگەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری گەنجان دەکات بۆی کەوا زەواج بکەن، ئەگەر نا با بە ڕۆژوو بن. فەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج، ئەی کۆمەڵی گەنجان ئەگەر یەکێک لە ئێوە لە توانایدا هەیە و توانای زەواجکردنی هەیە با زەواج بکات، ئەگەر نا بۆچی زەواج بکات؟ فإنه أغض للبصر، زەواج چاوی ئینسان دەپارێزێت لە نەزەر، وأحصن للفرج و داوێنی دەپارێزێت لە گوناه و تاوان. ئەگەر کەسێ نەیتوانی ومن لم يستطع، کەسێ نەیتوانی زەواج بکات بە هەر هۆکارێک لە هۆکارەکان، بەتایبەت هۆکاری مادی کە زۆربەی کات زاڵە بەسەر گەنجاندا کە نەتوانن زەواج بکەن، فعليه بالصوم، فەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو با بە ڕۆژوو بێت چونکە ڕۆژوو پارێزەرە و خاوەنەکەی دەپارێزێت. وەروەها بەڕێزەکانم فەزڵێکی تر لە فەزڵەکانی ڕۆژوو ئەوەیە کەوا ڕۆژوو هاوشێوەی نییە، وێنەی نییە لە ئەجر و پاداشدا. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم کە ئەبوو ئومامە ڕەزای خوای لێ بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکم پێ بڵێ و فێرم کە ئەمرێکم پێ بکە بۆی کەوا خوای گەورە بەهۆیەوە سوودم پێ بگێنێت. دەفەرمێ پێی فەرمووم عليك بالصوم، بڕۆژوو بە بۆ فإنه لا مثل له، لەبەرەوەی هیچ هاوشێوەیەکی نییە ڕۆژوو، هیچ وێنەیەکی نییە ڕۆژوو لە ئەجر و پاداشدا کە ئینسان بە ڕۆژوو بێت و چاوەڕێی ئەجر و پاداش بکات. وەروەها بەڕێزەکانم فەزڵێکی تری ڕۆژوو بریتیە لەوەی ڕۆژووگرتن ئەبێتە مای سڕینەوەی گوناه و تاوان، ئەبێتە مای سڕینەوەی گوناه و تاوان، یان بێتە مای لادانی ئەزیەت و ئازارێک کەوا خەڵکی پێت دەگێنێت لە مناڵ، لە خێزان، لە دراوسێ، لە خزم، جاری وایە ناڕەحەتت دەکەن بە هۆکارێک لە هۆکارەکان، ڕۆژوو ئەمە لێ دوور دەخاتەوە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم فتنة الرجل في أهله وماله وجاره، فتنة و ئاشوبی ئینسان کە تووشی دەبێت لە خاو خێزان و ماڵ و منداڵیدا و لە دراوسێیدا تكفرها الصلاة والصيام والصدقة، ئەوە ڕۆژوگرتن، نوێشکردن، سەدەقەکردن ئەم بەڵاو موسیبەتانی لەسەر لا دەبات و نایهێڵێت. و هەروەها گرنگیەکی تریان فەزلێکی تری ڕۆژوو بریتیەوە لەوەی کەوا ڕۆژوگرتن شەفاعەت بۆ خاوەنەکەی دەکات لە ڕۆژی قیامەتدا، هەروەکو چۆن قورئان خوێندن شەفاعەت دەکات بۆ خاوەنەکەی. پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم الصيام والقرآن يشفعان للعبد يوم القيامة، دەفەرمێت ڕۆژوگرتن و قورئان خوێندن شەفاعەت بۆ خاوەنەکەیان دەکەن لە ڕۆژی قیامەتدا. ڕۆژوو دێت و دەفەرمێت ئەی ڕەبی منعته الطعام والشهوات بالنهار،
پەروەردگار من ئەم کەسەم قەدەغە کرد لە شەهوەت و ئارەزوەکانی لە خواردن و خواردنەوە فشەفیعنی فیه بۆی خۆی گەورە من بکە بە شەفاعەتکار بۆی و ڕزگاری کە لە ئاگری دۆزەخ و نەجاتیدا. خاڵێکی تر لە گرنگی و فەزلی ڕۆژوو بریتیە لەوەی کەوا ئەجر و پاداشتی ڕۆژوو بەبێ حیسابە و ڕۆژوگرتن مای بەدەستێنانی بەختەوەری و خۆشیە لە دنیا و لە دوا ڕۆژدا و ڕۆژوگریش دوو خۆشی دەست دەکەوێت وەکو لەم فەرمودەی پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم هاتووە کە دەفەرمێت وخلوف فم الصائم ئەم بۆنەی کەوا لە دەمی ڕۆژوان دێتە دەرەوە کە ئینسان بە ڕۆژوو دەبێت لە ئێوارەکانە لە کۆتاییەکانی ڕۆژوودا بۆنی ناودەمی ناخۆش دەبێت بەڵام دەفەرمێت ئەم بۆنە ناخۆشە ئەطیب عند الله من ريح المسك لە بۆنی میسک کە یەکێکە لە بۆنە هەرە خۆشەکان و ناودارەکان دەفەرمێت لای خۆی پەروەردگار لە بۆنی میسک خۆشترە و هەموو کردوەکانی بەنی ئادەم دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند جارە دەکرێتەوە الحسنة بعشر أمثالها إلى 700 ضعف کار و کردەوەی چاکی ئینسانی ماندار یەک بەدە لە بەرامبەر کردەوەیەکی چاک دەکردەوە تا بە یەک حوسەتی بۆ دەنووسرێت بەڵام تەنها ڕۆژوو نەبێ خی گەورە دەفەرمێ إلا الصوم فإنه لي وأنا أجزي به تەنها ڕۆژوو بۆ منە و هەر منیش پاداشتی ڕۆژوو ئەدەمەوە ئەمە نیشانەیەکەوە ئەجر و پاداشتی ڕۆژوو دیاری نەکراوە کە دیاری نەکراوە خی گەورە بەس خۆی دەزانێت کە ئەجرەکەی چەندە کە خی گەورە دەفەرمێ ئەو کەسانی کەەوە ئارامگرن بەشێ لە مفەسرین قورئان دەفەرمون سابیرون واتە سائیمون ئەو کەسانی کە بە ڕۆژوو دەبن ئارام دەگرن چونکە ڕۆژوو بریتە لە ئارامگرتن ئەجر و پاداشتی ئەم کەسانە بەبێ حیسابە داوا دەکەم لە خی پەروەردگار لە ئەجر و پاداشتی ڕۆژەکانمان لێمان کەم نەکاتەوە بۆمان زیاد کات وەلەو فەزل و گەورەیانی کەوا ڕۆژوو هەیەی خی پەروەردگار بێبەشمان نەکالی و لە گوناه و تاوانمان ببورێت و ئەو مانگە پیرۆزە بکات بە مانگی لێخۆشبوون لە گشت گوناه و تاوانەکانمان لەم مانگە پیرۆزەدا خی پەروەردگار لەو کەسانەمان بجێڕێت کەوا ئازاد دەبن لە ئاگری دۆزەخ و دۆزەخیان لەسەر حرام دەوێت و دەچنە بەهەشتەوە خی پەروەردگار بۆ خاتری گەوری خۆت و ئیسمی عەزەمت دەرگاکانی دۆزەخ بە ڕووماندا داخەیت دەرگاکانی بەهەشتمان بۆ بکەیتەوە وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان